ئەم کاتتان باش بەڕێزان ئێستا ئێمە لە نێو جەرگەی شاری مووسڵدان. مووسڵ بووە ناونیشانی گەورەترین شکستی سوپا و حکوومەتەکەی مالیکی. سوپای پڕچەک و پارە تێدا ڕژاوی عێراق بە فەرماندەیی نووری مالیکی بە شێوەیەک تێکشکا کە مالیکی هەر ئەوەی پێکرا بڵێت ئەوە قافڵگیری و پیلانگێڕی بوو. چەکدارانی گروپی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش لە ڕۆژی 5/6/2014ەوە دمودۆڵێکی زۆریان لەنێو گەڕەکەکانی شاری مووسڵ دەست پێ کرد. وردە دەتوانیان بنکە و بارەگا ئەمنی و سەربازی و ئیداریەکانیان لە بەری ڕاستی شاری مووسڵ بگرن. اینجاش بەرەو لای چەپی شاری مووسڵ کشان. ئەوە بوو لە شەوی 9 لە سەردەی ئەو مانگا توانیان شارەکە بە تەواوی کۆنتڕۆڵ بکەن. ئەوەی جێگەی سرنج بوو چەکە پێشکەوتەکانی داعش بوون کە تەنانەت ڕۆکێتی دژە تانکی سکیفی ئۆکرانیان بەکارهێنا کە لە بازاڕە قاچەقەکانی دادەست ناکەوێت. دوای ئەوەی نووری مالیکی لووتبەرزی کرد لە داواکردن و وەرگرتنی یارمەتی لە هەرێمی کوردستان، پێشمەرگە و بارەگای پارتە کوردستانیەکان لە شاری مووسڵ و کشانەوە. بە پێی شاید حاڵەکان لە نێو شاری مووسڵدا دوو خاڵ لە کۆنتڕۆڵکردنی ئەنجاری شاری مووسڵ لەلایەن گروپە چەکدارە تونڕەوەکانەوە جێگەی سەرنج بوون. یەکەمیان گەورەترین کۆڕە و لە مێژووی شاری مووسڵدا لە شاری مووسڵدا ڕوویدا کە بە پێی ئامارەکان 100,000 کەس لە شاری مووسڵ تەنیا بەرەو هەولێر ڕۆشتون. دووەم سەربازەکانی سوپای عێراق چەکەکانیان لەسەر شەقەمەکان فڕێدا و بە جلی مەدەنیەوە تێکەڵی ئەو کۆڕەوە بوون. بۆ بارانکردنی هەوایی هێزی ئاسمانی عێراق بە فڕۆکە و هەلیکۆپتەرە جەنگەکان زیاتر خەڵکی ناچار کرد کە شارەکە بەجێ بنەوەن. بە پێی لێکۆڵینەوەی تیمی تۆڕی میدیایی ڕوودا و لە نێو شاری مووسڵدا سەربازە سوننەکان باوەڕیان بەوە نەماوە بۆ فەرماندەیەکی شیعە بجەنگن. لەبەرەوەش زۆر لە سەربازە سوننەکان یان چەکەکانیان دانا یاخود چوونە پاڵ چەکدارەکانی داعشەوە. سەربازە شیعەکانی هەستیان کرد لە نێو گەمارۆیەکی گەورەی خەڵک و گروپی سوننەی داعشدان، لەبەرەوە بە تەواوی وریان بەردا. بە پێی شایەت حاڵەکان تەنیا لە شەوی 9 لە سەردەی مانگدا 40 سەربازی شیعە پێکەوە لە نێو شاردا